حزبوو لە وێنە کوردستانیەکان لە پارێزگای کەرکووک جەخ لە سەراسایکردنەوەی دۆخی کەرکووک دەکەنەوە. سەرکردەی لە وێنە کوردستانیەکان لە کەرکووک سەرباری جیاوازی لە ئایدیا و بیرکردنەوەی سیاسیان هاوڕان لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان و ڕایدەگەیەنن ڕەوشی ئەمنی کەرکووک پێویستی بە یەکدەنگی کورت هەیە و داواکاری شن هەرچی زۆر پێشمەگە لە کەرکووک جێژیر بکرێتەوە. مەلەفی ئەمنی دیار ئەوانەیە کە بەدەستیان لە کەرکووک لە شڕتای اتحادی و قوات مکافحەت ئیرهاب شارەزای ناوچەکەنین و ئەتوان بڵێن بەس زادەی قیریان گرتووە. ئەم شوێنانی کە پێشمەرگە لێ بوون تا ئێستا سەنگەرەکان چۆڵن، داعش بەکەی خۆی لەو شوێنە هەرچۆەکە. بۆیە ئێمە داواکاری ئەم نزمە تەفاوزەیە کە ئەسنە بەغدا بە تایبەتی دوو لایەن دەسەڵاتدارەکە باسی کەرکووک بکەن. کەرکووک کە چەندەها ساڵە بۆتە قوربانی. بۆیە ئێمە وەکو خەڵکی کە کەرکووک وەکو لایەنە سیاسەکانی کەرکووک داواکارین کە هێزی پێشمەرگە و مەلەفی ئەمنی بدێتەوە دەست پۆلیسی مەحەلی و هێز پێشمەرگە بۆ ئەو سنوورانە پارێزراو بێ و بتوانین ڕۆڵەکانە بە ئاسوودەیی بخەون. بۆیە گرینگە ئەم لایەنە سیاسیان کە ئەسن لە بەغدا تەفاوز دەکەن بە یەک هێز و بە یەک توانە و بە یەک دەست و بە یەک دڵ بیکەن و داوا بکەن کە کەرکووک بارودۆخی ئاسایی بکرێتەوە. سێری ئەو هێزە بکەین ئێستا لە کەرکووکان پێمان وایە لە ئاستی پاراستنی کەرکووکانیە. بۆیە کەرکووک هەر پێک هاتەکەشی وایە زەرورەتی خۆیە کە هێزی پێشمەرگە بگەڕێتەوەم جێگایانە بۆی چونکە ئەزممویان هەیە لە پاراستنی کەرکووک هێزی پێشمەرگەوە توانیان کەرکووک پارێزن لە تقریبا نزیکەی 4 ساڵی ڕێک توانیان کەرکووک لە داعش پارێزن لەو هێرشانی کە کرا سەرکووک. بۆیە ئێستا کاتیەوە هاتووە دوای هەڵبژاردنەکان ئەو حکوومەتەی کە پێک دەی یاخود با بڵێن وەزارەتی ناوخۆی بەغایە وەزارەتی پێشمەرگەی پێویستە ڕێ بکەون لەسەرەوەی کە بە تەنسیق ئەم ناوچانە پارێز و بەتایبەتی هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئێرە. کادرێکی پێشکەوتووی کێتیش لە کەرکووک ڕایدەگەیەنێت بۆ شایەمنی لاندێ ناوچەی کەرکووک هەیە و ئاشکرای دەکات بۆ شایەمنیەکانی کەرکووک تەنها بە پێشمەرگە و هێزەکانی یاسایشی هەریان پڕ دەکرێنەوە. هێسە لە کەرکوودا فەراغێکی ئەمنی هەیە. ئەو فەراغە ئەمنیە من پێم وایە ئەگەر حکوومەتی عێراقی هەچی هێزی هەیە بێنێ لێرە داینە ناتوانێت فەراغە ئەمنیە پڕکاتەوە ئەگەر بە بەشداری کورد نەبێت، بەشداری کوردی شەوەی تریا دەستگامنیەکانی مەسەرەن کورد یا ئەوەیە پێشمەرگە بەشێکی بگەڕێت وێرە بۆی بتوانە و بۆ شایەنە پڕکەنەوە. دیارە لە ماوانە هەندێک جوم و جۆڵی ئێرهابوانە پەیدا بۆتەوە. من پێم وایە ئەوە یەکێکە لەو خاڵانەی ئەگەر بۆ ئەوەش نەبێ ناوشاری کەرکووکیشە و ئەمانە نییە بەو دەرەجەی کە بمانەوێت کەم و کورتی زۆرە لێرە چکەمە ئەو هێزەی کە لێرەیە شارەزایی ئێرەیان نییە. لەوانیان دێزار بە ملی غەڵەتا بیان بن ڕاستاوان بە یاسەوەشتانەی شەجوولێنەوە، بەڵام زۆر جار بە ملی غەڵەتا ڕۆن. بۆیە باشترین هەل بۆ ئەوەی ئێمە بمانەوێت کەرکووک وەکەوەی کە ئیتر شارێکی عێراقیە یا یەکێکە لە شارەکانی هەرێمی کورسانیە، هەردوو لا بەرپرسیارن. هەرێمی کورسان بە پلەی یەک بەرپرسیارە لە بەروی کاچێ بۆ بەغابێ وەفدانە یەکێ لە خاڵە گرنگەکانیان باسی کەرکووک بکەن. أو الاحتفالات اللي انطلقت ابتداء بالموصل ثم باقي المحافظات العراقية. سەرباری لێدوانە بەردەوامەکانی کاربەدەستانی بەغدا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی عێراق لە داعش هێزە عێراقیەکان لە ئەشمانگی ڕابردوودا نەیانتوانی ئەمنیەتی ناوچەکانی عێراق کۆنتڕۆڵ بکەن و هەڕەشەی تیرۆریستان لە بەشێکی عێراق بەردەوام بووە و بە بۆچوونی چاودێرانی سیاسیش جێژیکردنەوەی پێشمەگەل ناوچە جێناکۆکەکان زم و جۆڵی تیرۆریستانی داعش لەو ناوچانە کەم دەکاتەوە. خواست و داواکاری لایەنە کوردستانیەکانە لە کەرکووک ڕەوشی ئەمنی کەرکووک ئاسایی بکرێتەوە و پێشمەرگەش بۆ کەرکووک بگەڕێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.